ئێوارەتان باش من سامان بەشارەتیم بەرنامەی حەوت پرسیارتان پێشکەش دەکەم. ئەم ڕۆژ ئەنجومەنی وەزیرانی عێراق کۆبوویەوە هیچ بڕیارێکی لەسەر ناردنی موچەی موچەخۆرانی هەرێمی کوردستان نەدا. تەنها ئەوەی کە بڕیاری لێدرا ئەوە بوو کە لە ناو کۆبوونی ئەنجومەنی وەزیران بڕیاردرا لیژنەیەک دروست بکرێت بۆ بە دوواداچوونی ئەو کێشە و گرفتانەی کە لە بەردەم ڕێکەوتنەکەدا ماوە. واتە ئەوەی کە باز دەکرا ئەمڕۆ بڕیار دەدرێت لەسەر ناردنی موچە ڕاست نەبوو. ینی هەفتە لە دوای هەفتە حکومەتی هەرێمی کوردستان یاخود بڵێم سەرچاوەکان لە بەغدا میدیاکانی دەسەڵات ئەوەیان بڵاو دەکردەوە کە ئەم هەفتەیە موچە دێت، ئەم هەفتەیە یاخود بەیانی بڕیار لەسەر نادی موچە دەدێت، بەڵام هیچی وا نەبوو. من دوێنێش لە پێشەکی بەرنامەکەم داماژەم بەوە کرد کە هەرێمی کوردستان لەگەڵ بەغدا ڕێ نەکەوتووە، نایشێوێت بە ئاسانی ڕێ بکەوێت، چونکە لە هەرێمی کوردستان حکومەتی هەرێمی کوردستان نایوێت تەواوی مەلەفی نەوتی هەرێمی کوردستان ڕادستی بەغدا بکە. نقطە سەری دێر ئەمە کێشە بەڕاستی سەرەکیەکەیە، لەگەڵ ئەوەی تاوەکو ئێستا لەسەر ژمارەیەک ڕێک نەکەوتون لەسەرەوەی کە لەسەر داهاتی ناوخۆ هەرێمی کوردستان مانگانە چەند ڕادستی بەغدا دەکات. ئەمانە کۆمەڵێک گرفتن کە لە نێوان ئەولێر و بەغداوەکو خۆی ماوەتەوە. سەرۆک وەزیرانی عێراقی سوودانی وتوێتی من لەسەر مەسئولیاتی خۆم ناتوانم ئیتی موچە بنێرم هەتا وەکو ڕێ نەکەوت. گرفتەکە لێرە ئەوەیە ئێمە لە مانگی حەوتین، ئەوە ئەمڕۆ هەشتی حەوتە، موچەی مانگی 5 دابش نەکراوە. ئەم کوردەواری دەڵێم هەویرە ئاوی زۆری دەوێت ڕەنگە بڕوات ئەگەر ئێمە مانگی حەوتیشمان تێپەڕان ئەڵێن ئەگەر ڕێکەوتنیش بکرێ ڕەنگە لەو مانگەی کە ڕێکەوتنەکەی تیاکرێ عێراق ئەو موچە دەنێرێ. واتە گەر لە مانگی حەوت کرا هەش کرا موچەی مانگی حەوت یا هەش دەنێرێ. ئەی ئەم مانگانەی کە چی لێ دێ؟ بەڕاستی ئەمە گرفتێکە یەکلایی نەبووەتەوە. دۆخی موچەخۆران زۆ خراپ، ینی ڕۆژ بە ڕۆژ خراپتریش دەبێت. بڕیارە هەموو هەفتەیەک ڕۆژی چوارشەممە ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانیش کۆ بێتەوە، بەڵام ئەمڕۆ لەبەرەوە هیچ بڕیارێک نەدرا. وا بڕیارە سبەینێش ئەنجومەنی وەزیرانی حکومەتی هەرێمی کوردستان کۆ نابێتەوە. واتە هیچ بڕیارێکیان لەبەردەست نییە بۆ ئەوەی کە دیدەن بە هاوڵاتیان یا موچەخۆران بۆیە کۆ نابنەوە. من ئەم ێوارەیە گفتوگۆ دەکەم لەسەر ئەم تەوەرە و کۆمەڵێ تەوەری دیکە بەڕاستی بە میوانداری زۆر بەڕێز بورهان ڕەشید پارێزەر و ئەندامی پێشووتری پەرلەمانی کوردستان. کاگوران زۆر خۆشەویستی بەڕێزی ڕاستەکەم. کاک بورهان، ئەوەی کە من لە پێشکیەکە گوتم ینی بەڕاستی ئەمە دۆخی ڕێکەوتنەکەیە، ینی دڵی خەڵک وا خۆشکرا بوو کە ئەمڕۆ لە ناو کۆبوونی ئەنجومەنی وەزیرانی عێراقا بڕیار بدرێت لەسەر ناردنی موچە، بەڵام نەدرێت. باشە، ینی کارەکە بگاتە ئەوەی کە بسپێرێ بە لیژنە و لیژنەکاری بەڕاستی ئەمە دۆخەکە زۆ خراپترەکە پێشێت. باشە، ئەی خەڵک تاکەی بەڕاستی تر ئەتوانێت تەحمولی ئەم دۆخە بکەن. خۆت بەڕێزە باشە زانی ئەگەر بگەڕێنەوە بۆ سەرەتای کێشەکان، عێراق وڵاتێکی متعدد ئەقوام و مەزاهیبە. بەڵێ هەموو ئەم قەرارانی ئێستەی لێ قەراراتی محکەمەی ئیتیحادی عولیا، قەرارات ئەو ڕۆژەی موازنە مادەی 12 کە کێشەی لەسرە، هەمووی مەزدەڕەکەی گەڕێتەوە بۆ ئەم دەستورە. ئەم دەستورە وەختی خۆی قیادی کوردی پێی ڕازی بووە. بەپێی ئەم دەستورە هەنێ التیزامە دیراوە بەسەر کووردا، هەنێکی ژیراوە بەسەر دەوڵەتی عێراقیان. ڕەوی مەکریدس کە بە ئەبی سیاسی خارجی دانرێ، باوکی سیاسی خارجی ئەڵێ ئیتیفاقیات عقد پەیمان نامەکان نووسینی ڕێکەوتنێک وەک ئەم دەستورە وەختێ قووەتی الزامیە بێ جێبەجێ بکرێ کە ئەو هێزانە پێش ئەم ڕێکەوتنە چۆن بوون ئەم هێزانە دوای ئەوە بمێنێتەوە. ئەگەر هێزی لایەنێ زیابوو بەسەر لایەنەکەی ترا وەک خۆی جێبەجێ ناکرێ، اختیلال دروستە بێتە بێتە هۆی جێبەجێ نەکردنی ئەو ڕێکوتنەیە و دەستورە. لەم دەستورە ژمارە کە زۆر التیزامە دیراوە بەسەر عێراقا، بۆ نمونە مەجلیسی ئیتیحاد دروستکراوە، مەجلیسی سیناتی ئەمریکا، بۆ نمونە مادەکانی 100 بۆ 108
چەنەها هەیئات دروستکە بۆ نمونە هەیئەتێ بۆ تەعویزی ئەو منتیقانی متەزەڕیر بوون بەهۆی نظامی سەدام حوسێنەوە هەیئەتێ بۆ ئەو قەرزانەی دەرەکی کە وەرەگیرێ بە شێوەیەکی عادل دابەش بکرێ ئەو مینەحانەی کە وەرەگیرێ هاوکاری و بەخشینانی لە دەرەوە وەرەگیرێ بە شێوەیەکی عادل دابەش کرێ ئەنجومەنێکی بۆ دروستکرێ کورد داوای ئەمانی هیچ نەکردووە بۆ مۆزوعی پێشمەرگە داوای نەکردەوە بۆ سەوچل داوای نەکردووە کە قووەتی هەبووە و هەنێ شتیشی بە نەزانانە ئیمزا کردووە ئێستا من سیرم لێ بە دەرەجەی یەک پارتی و بە دەرەجەی دوو یەکێتی ناڕازیە هەموو ئەو قەرار و قەوانینانی دەرەچێت ئەگەڕێتەوە بۆ دەستوری عێراقی ئیسینا دەکاتە سەر ئەوە ئەمان وەختی خۆی کە ئەم دەستورە دانراوە پێی ڕازی بوون هەنێ لوغمی تایە بۆ نمونە مادەی سەوداڵێ ڕسمی سیاسی مالی دەسەڵاتی حکوومەتی ناوەندە دەسەڵاتی ئەو ئەنجومەنی نوێنەرانی عێراقیە حکوومەتی ناوەندە ڕسمی سیاسی مالی سی تعریفەکەی کە لە علمی مالیە و تەشریعی مالیە ئەڵێت تەولید الئیرادات وكيفية إنفاقها چۆن ئیرادات کۆوەکەیتەوە و چۆن سەرفیەکەی یعنی ئەمان بۆیان نییە ئیرادات زیاکەن یا کەمکەن ئەوە ئیشی مرکزە ئەمان بۆیان نییە باج و ڕسومات زیاکەن یا کەمیکەن ئەوە ئیشی مرکزە وەرە سەر مادەی 111 ئەڵێ نەوت و غاز موڵکی هەموو شعبی عێراقی کاکە کە موڵکی هەموو شعبی عێراقیە تۆ بچی حەقەتی شەریکاتی ئەجنەبیە هێنەیەکی بە شەریک یعنی تۆ شەریکە بۆ شعبی عێراقی پێیا کرد وەگەم عەقدانەی لە نەوتا کراوە وەگەم عەقدە تازانەی لە گازا کردویانە کە کەس نازانێ ئەم کۆمپانیانە هیچ هەیە ئەیانەوێت چۆن نەوتیان بەچی دەردێ برد و خەڵکی هەرێمیان بەچی دەردێ برد غازەکەش بەو دەردەبەرن سەیری مادەی 112 دەستورکە هەر لە 111 لە بڕگەیەکە ئەڵێت ئەو حەقلانەی نەوت و غاز کە هی پێش 2003 بە شێوەیەک بە ئیداری هەردوو لە ئابرێ بەڕێەوە حکوومات و حکوومەتی عێراقی و محافظات و حکووماتی ئەقالیم و باسی حقولی تازەی نەکردو باشە لە مادەی 112 ئەڵێ ڕسمی سیاسی استراتیژی نەوت و گاز بە مشتەرەکی دانرێ لەلایەن لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقی و حکوومەتی محافظەکان نەیوتۆ تۆ نەوت دەرکە و گاز دەرکە و بیفرۆشە شتی وایتیان نییە ئەوە دەستورە شتی وایتیان نییە کاک مەسعودێکی بووە لەوانی کە ئەندامی ئەنجومەنی حکوم بۆ ئیمزای کردووە مام جەلالیشی بووە لەو کەسانە ئێستا ئەمانە هەنێ شتێ لە خەڵکی ئەشارن بۆ نمونە لە 15/2/2022 قەرارێ دەرچووە لە محکەمەی ئیتیحادی عولیا مدعیەکەی کێیە مدعیەکەی وەزیری نەوتی ئیتیحادیە وەزیری نەوتی حکوومەتی عێراقی مدعی عەلیەکەی کێیە هەروەها محافظی بەسڕشە ئەندامێکی ئەنجومەنی پارێزگای بەسڕێ ببوورە مدعی عەلیەکەی داوا لە سەرکراوەکەی چیە وەزیری نەوتی هەرێمی کوردستانە سەرۆشی پەرلەمانی کوردستان ئەم قەرارە دەرچووە لە 2022 ئێستا 2025 بەرەو 26 باش حکوومەتی هەرێم چی کرد بۆ ئەم قەرارە لەو داوایە بووە لە واحی خۆی تەقدیم کردووە ئەگەر تۆڵی محکەمەی ئیتیحادی عولیا محکەمەیە کە هەندێک جارەی شوبهێنی بە محکەمەی قیادەی سەورە ئەو محکەمەی خۆت دەنگە پێیاوە ئەندامی خۆتی تایە تۆ خۆ ڕازی بووی بە زۆرینەی شیعە حکمی ئەم محکەمەیە بەرێ بەڕێوە باجەکەشی خەڵکی کوردستانە یا ئەم قەراری 15/2/2022 کە قەراری ڕقم سەودەی ئیتیحادی 2019 لە 15/2/2022 قەرار دەرچووە لە چەند فەقەرەیەک پێگاتوە لە 5 فەقەرە پێگاتووە بە هەڵانەچم 5 فەقەرەیە لە فەقەرەی یەکەمیان ئەڵێ قانونی نەوت و گازی هەرێمی کوردستان دەستوری نییە یعنی ئیلغای کردوێتەوە قانونی نەوت و گازی هەرێمی کوردستان لە بڕگەی دووەمیان حکوومەتی هەرێمی ئیلزام کردووە کامل ئینتاجی بەرهەمهێنانی نەوت تەسلیمی عێراقی بکە تۆ داواکە و دۆڕانەوە بێت تەسلیمی کە باشە یارمەتیم بە بڕگەی سێم ئەڵێ مدعی وەزیری سامانە وەزیری نەوتی عێراقی بۆی هەیە متابعی کامل ئەو عەقدانە کاکە حکوومەتی هەرێم پێشتر کردوێتی بۆی بزانێم عەقدانە باتڵە یا باتڵ نییە ئەگونجێ لەگەڵ یاساکانی عێراقیان ناگونجێ ئەبێ ینی حکوومەتی هەرێم چی عەقدە کردوێتی بە ملحەقاتی عەقدەکانەوە پاشکۆکانەوە هەمووی تەسلیمی وەزارەتی نەوتی عێراقی بکە لە بڕگەی چوارەمی قەرارەکەیە ئیلزامی حکوومەتی هەرێمی کوردستانی کردووە کە عێراق بۆی هەیە مڕاجعەی
کامل عقودی نەوت و گاز بکات بە گازی شو لەمە دووە باشە ئەوانی پێشوش و ئەمانی لەمە دوواش ئەمە دەرچووە هەر لەسەر ئەم قسەی کە جناب بڕگەی دوی ئەم قانونە ئەبێت و هەموو نەوتی بەرهەم هاتوو تەسلیمی بەغا دەجا نوێتری قسەی تاقوبا تاالبانی ئەڵێ ئەگەر ئێمە هەموو داواکارەکانی عێراق جێبەجێ بکەین شتێک نامێنێ بە ناوی هەرێمی کوردستانە باشە من پرسیار لە تۆکەم ئەو دەستورە خۆی زەمان نەکردو باوکی بەڕێزی و کاک مەسعود زای کردووە دوای ئەوە ئەو محکمەی اتحادی عولیای کە دروست کراوە محکمەی دەستوری عێراقی ناوەنێکی ناوەنی کە ئەم قەراراتانە دەرەکە تۆ خۆ دەنگنیاوە من قانونە قانونی محکمەی اتحادی عولیا دەنگی داوە بە نظامی داخلی محکمەی اتحادی عولیا دەنگی داوە بە ئەعزای هەیەکان مەرسومی کۆماریان بۆ دەرچووە ئەم نۆکەسەی کە لە محکمەی اتحادی عولیان و تو خۆت ڕێگەت داوە زۆرینەی شیعە محکمەی اتحادی عولیا بەڕێوە بەڕاستی کە تۆ بۆچی مەسرۆ بازانێ ئەڵێمە دەستبەرداری مافە دەستوریەکانمان نابی کاتێ ینی بەشێک لە دەستور و قانون ڕێگە ئەیا بە هەرێمی کوردستان کە مامەڵە بە بیرەنەوتەکانی سنووری خۆی باشە باش تۆختی خۆی بەهێز بووی پێشمەرگە و تەوحید نەکردو داوای میزانی پێشمەرگەت نەکردووە ئەم یاسای نەوتوگازێ دەرنەکردووە ئەمڕۆ بەغا لە تۆ بەێستر تۆ زعیفی جەنەراڵی اقتصاد جەنەراڵی مالی توی تێکشکانەوە توی تێکشکان و ناچاری بسازی تۆ ئێستەیشی لەسەر بێ ئەمانە خۆیان بەخراپ ئەو دەرامەت و داهاتی لە هەرێمی کوردستانە هەیە بڕێوەیە بن ئێستەیشی لەسەر بێ ئەمان ئەگەر ئەم داهاتە نەدزن بۆ کۆمپانیەکانی خۆیان داهاتی نانەوتی و داهاتی نەوتی و جاوڵاوی ئێمە سەر ئەوە تۆ باسجارێ ئەوم بۆ مەکە با من لە ڕۆقانونیەکە و یەک پرسیار لە تۆ کەم ینی ئێستا ئێمە سەر کۆمارمان بۆ نمونە کووردە باشە ینی دەستور و قانونش ڕێی پیاوە ئەتوانێت سەحبی سیقە لە سەرۆکوەزیرانی عێراق بکاتەوە آخر سەحبی سیقا ئەگەر تەڵەبی وای هەبێ بێ بیا بە ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە ئەنجومەنی نوێنەرانی عێراقە ئەتوانێت بە زۆرینێ دەنگانی بەڵام خۆ تۆ زۆری نەنی لە پەرلەمانی عێراقیە تۆ بشکشیتەوە نازانم یعنی ئێستا من ژێم لە شتێ بوو لە هەواڵەکانە گوایە مەسعود بەرزانی سەرۆکی پارتی نامەیەکی ناردۆ بۆ لەتیف ڕەشید سەرۆک کۆمار لە ڕێ ئەوە بیگەێنێتە لایەنە شیعەکان کە ئێستا هەواڵەکان بڵاوی کردەوە کە ئەگەر نەسازێن لەگەڵ هەرێمە ئەمان سەح بەکەنەوە لە بەغا پاشە خطەی تۆ چییە کە باشە سەر کۆمار توانێت لە داوا لە پەرلەمانکایانی سەحبی سیقا لە سەرۆکوەزیران ئەگەر من ئەم پەرداخە ئاوە بژێزمەوە لەوێ بۆ ئەوێ ئەبێ حسابی جەدواکەی بکەم جەدوای سیاسی و جەدوای اقتصادی و جەدوای مالی چییە ئەگەر ئەمان سەحبکەن نازانم ئەو جەدوای اقتصادیە چییە عێراق تووشی ئەزماکەن من بڕوان ناکەم بە وەکالەت ڕێکاتەوە تا ئینتیخاباتەکرێ لە عێراقا ئەم کارتە قورسانە چییە ئەمانە پێیانە ڕۆژ باشە باوە یەکێک بێ لە کارتە قورسەکان بۆ بەکاری سەرۆکۆماری عێراق ڕۆژێگەڵێ قبولی ناکەین من نازانم ڕەنگە لە ڕێ قاچاخەوە ژمارە بۆمبی ئەتۆمی لە مەخزنەکانی رووسیا و ئەمانە کڕیویان لە سینی نای تو چی دەیە تاوەکو بڵێ قبولی ناکەم تۆ داهاتی ناوخۆت ڕێک نەخستۆتەوە تۆ یەک ڕیز نیت پاشەخشەکەی خەڵکی تر دەگەڵ تا پاشەخشە ناکە تۆ کارێوات کردووە یەک ڕیزی نیشتیمانی نییە لەسەر پرسە استراتیژیەکان تۆ دایمە داوای یەک ڕیزیەکەی ئەو یەک ڕیزیە گەر تەرجومە کرێ مەرادیفەکەی ئەوەیە یەک ڕیزیەک تێت تۆ خۆ برا گەورە بی چی دوت هەمووی بڵێن ئەمرەکەی ئەزبنی ئەمە ناچێتە سەر باش وەڵی تقریبان لەم وەسپەیە منت بردەوە بۆ ڕابردوو خۆ دەزانێ ئەم ڕۆژی تەموزە ینی هەشتی تەموز ئەو ڕۆژەیە کە بۆ نمونە بەڕێز شێخلاور لە یەکێتی دوورخرایە باشە زۆر جا قسە لەسەرەوە کرا ئەمە یەکێک بوو لەو کارکتەرانەیە لەو سەرکردای ناوێکێتی کە دژی پارتیە جوڵێتەوە و نایەوێ بۆ نمونە مەسلحەتی پارتی بەسەر مەسلحەتی یەکێتیە زاڵ بێت و ینی زۆنەکەی بەهێز کردم بەڵێ داوای پێش ئەوەی هەشتی تەموز داوای کردبوو بۆ انتخاباتی پەرلەمانی عێراق لەگەڵ کۆمەڵ و یەکگرتوونەوە و نوێ و گۆڕانە هەمویان بە یەک تەحالوف و بە یەک لیز بچنە هەڵبژارنەوە قسەکەم لەسەر بۆی بۆی باڵانسی هێزی هەرێمی کوردستان ڕاستکاتەوە بەڵێ بۆ لەو کاتەی ئەو ینی باڵانسەکە خەریک بوو ڕێکە بوویەوە بەڵێ لە دوای ئەو ئێستا ینی هەستەکەی زۆر بێدەنگە یەکێتی کارکتەرەکانی کارکتەری سەرەکی نین لەو دۆخە لۆ قەیرانانی کە ڕوئەیەن
بە تایبەتی لە مۆزوعی پرسی موچەیە کەسی زۆر شارەزایان لە مەکتەب سیاسی کۆنەکان لە ماڵەوەیە ئەوەی ئەمەوێت ینی بەراورد یەکەم بۆ بکەی لەوەی ڕابردوو پێش 8 تەمووز و ئێستا ئەوەی لە ڕابردووە کرا ئەو خەتوانە نەک من یەکێتی نیم بۆ معلوماتم من وەک لاگیریژەم قسێ ناکەم بەڵام و خەتوانێک شێخ لاهور کردی لەگەڵ گۆڕان و کۆمەڵ و یەکگرتوونەوەی نوێکۆ بۆ بە یەک تەحالوف بە یەک لیست بە یەک پیادە مشترەکە بەڵێ ئەشکرا ڕازیش بوون لایەنەکانی تر بچنە هەڵبژاردنەوە باڵانسی هێزی ڕاستە کردەوە بەڵام تۆ دوای ئەوە وەزعەکە تێک چوو ئەو بەرنامەیە تێک چۆ ئێستا یەکێتی کێ سیاسەتە بابڕێەوە من نازانم هەچەنەوە شەعنی داخلی خۆیانە ماڵی خۆیانە چۆنەی بن بڕێەوە بەڵام ئەم وێرانی ماڵی خۆیان بۆتە هۆی ئەوەی ئەمانە ورد نەبن لە بڕیارەکانیانە ئێستا مەکتەب سیاسی زۆر بەهێزیان هەیە لە ماڵەوەیا ینی هەست ناکەی ئەوە بەشێک بوو لەو پلانەی پارتی دروستکردنیەشی تەموز بۆی ئەم پلانی کە سەر نەگرێ لە ساڵی 2009 بسوویە کاکە بە یەک لیست و یەک تەحالوف بۆ نمونە بچنە ناو هەڵبژاردن و زۆرینە بەدەست بێنن من هیچ معلوماتێکی مخابراتی لا نییە بەڵام ئێران ڕازی بوو بە وەزع پارتی پێ ڕازی بوو و تورکیاش بە وەزع ڕازی بوو کە ڕوویە نازانم دەستی ئەوانی تیا بوو یاننا ئەوە بێ لە کاکشێخ خۆی بپرسن بەڵام بۆ هۆی زائیفکردنی زیاتری ناوچەکە تۆ ئەم ناوچەیە چەندێ یعنی تۆ سەیریکە لە دوو بەڵام ئەو کاتە بۆچی یانی ئەگە تۆ جەنابیشێت وەکو ینی سەر لە سیاسەتە خوێت و پیاوێکی قانونیشی ئەو کاتە جەنابی کاگنێسیان بارزانانی سەرۆکی هەرێمی کوردستان بەڵێ ڕاستە ینی هەر دوای کودەتاکە بۆ نمونە مەرسومی سەرۆکایەتی دەرکرد بەڵێ پێگەی ینی بۆ هەم دەستگای خۆی زانی کێشەکە لە شوایە کێشەکەی تر نازانم ناوێنەی نەزانی ناوێنەی پرسنۆچی و ناجەریئی ناوی ئەنی چی یعنی تۆ ئەم هەموو حیزبە معارەزە هەیە کۆمەڵ هەیە یەکگرتوو هەیە نەوەی نوێ هەیە گۆڕان هەیە ئێستا بەرەی گەل هەیە جەماعەتی ڕابوونی ئیسلامی هەیە ئەم هەموو شخصە ڕوتی هەڵوێست هەیە هەمووی خۆی بە معارز نیشانەیە یعنی تۆ 33 ساڵە ئایا نەزانی ئایا جورئەتی ئەوە ناکەی کە نابێت چەک بەدەستی حیزبەوە بێت حیزب نابێ هێزی چەکداری هەبێ حیزب نابێ هێزی ئەمنی هەچ کەسێت چەک و هێزی ئەمنی بەدەستەوە بەیانی ئینقلاب بەسەر تۆیاکە بەسەر ئەوایکە یعنی دوای 33 ساڵ 34 ساڵ نازانم نەزانین یا ترسنۆشین نەمانوتوە بەسە ئەلەویا بۆستن پارتی بێشێتی بەچی حەقی ئێوە ئەم هەموو هێزانە بن بڕێ و لەسەر میزانی گشتی پارەکەیان ڕوە بیانکەن بە نیشتیمانی با لەژێر دەستی توێ نەبێ طبعاً تا حیزب خاوەنی هێزی چەکدار بێ نە ئینقلابی تر بە دوور بزانە نە شەڕی ناوخۆ بە دوور بزانە نەک تێکشکانی زیاتری وەک مۆزوعی کەرکک و 16 ئۆکتۆبەر بە دوور بزانە ئەمانە هەمووی زەنبی یەکێتی و پارتی قیادی ماڵی تاڵەبانی و بەرزانیە من ناشاتێتەوە لە خۆیان پرسە خۆیان دانی پیانێن مقامەی ئەندامێکی مەکتەب سیاسی خۆیان کرا وتی کە ئێسش لە یەکێتیایە وتی ئەوەی ئێمە بە خەڵکمان کردووە سڵام پسێن بە میلەتەکەی نەکرد زۆر باشە بەڵام لە دوایی هەشتی تەمووزانی بەڵێنی زۆر گەورە بە خەڵک بەڵێنیرا قاچاقچێتی نەمێنێ هەر هەیە ئەو بەربەر چاومانەوە تەنکەرەڕوا دوو گۆخی خەڵک باشە بێ هێزی چەکدار کەمە بێت بێت هێزیکی نیشتیمانی هێزی چەکدار تەداخل ناگاه تەداخولەکە لە شعونا بەڵێنی هەنێش دیدا کوورە هەر وەرە بەرلین بەڵێنی ئەوەی قبول ناکەین گازی چەمچەماڵ بە دەردی نەوتی هەرێم بڕوە قبول ناکە هەژماری من هەژماری کاک مەسرورە پرۆژێ ڕووناکی ئێمە ڕەفزیەکەین یعنی دوای ئەوە نەک 180 دەرەجە لە 180 دەرەجە لایە بە هەمووی ڕازی بوون من نازانم یعنی ئایا سیاسە دوا ئەکرێ یا من نابێ قسەیە بکەم یا کە کردمەوێت دراسی وردم کردبێ بەیانی لی پاشگەز نبمەوە یان ناکرێت تۆ سێ خاڵە بەدەستەوە بۆ هەڵبژاردنەکان ئەمڕۆ هەر سێ خاڵەکە ڕازی ئەزانی دۆخی سلێمانی لە دوای تەڵۆسە هەشتی تەمووزەوە ینی ئەکرێ بۆ نمونە چی باشووریە بێ و ئەوەی کە خراپیشە چی یاری ئێستا من نازانم ئەگەر تۆتوانی نەک لە ئیداری سلێمانی لە هەولێری شاباشیەکانم بۆ بژێری من مەمنونتە بوو ئاخر زین بۆ باسی سلێمانەکەم من باسی سلێمانیەکەم لە هەر هەلەیەکێتی نوێیە بۆ نمونە ینی یەکێتی دوای هەشتی تەمووز بەڵێنی زۆری بە خەڵکە وتی هەموو شتێکە گۆڕێت تێگەی دوو بڕیار دوو کەسی بڕاردە لە ناو حیزبانەماوە وێستا یەک بڕیاریە و قاچاقی نایەڵین و
هەڕەشە لە سەرمایەدار و چاوزیکردنەوە ئەنی مەبەستم ئەم دۆخە بەڵام ئایا ئەمە بەڕاستی جێبەجێ کرا ئوستازی کرا ئوستازی بەڕێزم ئەگەر تۆ بۆ نمونە مدیری ئەم تەلەفیزۆنەی ئەگەر تۆ پیاوێکی بەهێز و بەتوانابی خەڵکی بەهێز لە خۆکوەکەیتەوە ترسن نییە خەڵکی بەهێز کۆکەیتەوە بەڵام ئەگەر پیاوێکی زائیف بی خەڵکی بەهێز کۆ ناکەیتەوە خەڵکی زائیف کۆکەیتەوە ئەمەی ئێستا سیاسەتیەشێتی بەڕێوە مەکتب سیاسێک سەیری زۆربیان تاجرن و خەریکی کۆمپانیا و ئیداری گشتی و چی سیاست بەم کەرەسێ ناکرێ سیاست بە خەڵکی خاوەن تەجروبا کرێ بە خەڵکێکە کرێت تەماحی بەس لای پارە نەبێ بەس پارە کۆکردنەوە نەبێ ئەمە ئێستا هەیە ئەم دقەیە لە هەرێمی کوردستانە هەم ماڵی تاڵەبانی لە ڕێی کۆمپانیاکانیانەوە لە ڕێی ئەم مەشروعەکانەوە خەریکی پارە کۆکردنەوە لە ڕێی نەوتەوە هەم ماڵی بەرزانی خەریکی پارە کۆکردنەوەی خۆیانن حساب بۆ یەک کەسیش ناکە یعنی تۆ معقولە لە مانگی سێ 2023ەوە تا ئێستا داهاتی نەوت دیار نییە بە بەرچاومانەوە فرۆشتێ یعنی وەرە سید راپۆرتی کۆمپانیاکان کە ئیشەکەن لە هەرێمی کوردستان هەیە من لەلام هەیە ئەڵێ ئەمەنەمان نەوتین تاچ کردو لەو سێ مانگە یا لەو شەژ مانگە ئەمەنەی مەساریف بردوێتی ئەمەنەی حیسەیەمە بوو ئەمەنەی تەسلیمی حکوومەتی هەرێمی کوردستان کراوە ئەی کە ئەمەی تەسلیم کراوە کوا داهاتەکە ئێخۆ بەخا نەحەقێتی شێت بێ کاکە بەخا نەحەقێتی شێت بێ تۆ وەزیری دارایی بی ئەماکەی ئەمە تا تۆ خۆت ڕقابەی مالی حکوومەتی هەرێمی ئیمزای کردووە لە 2 ساڵ و 3 مانگە 14 تریلیۆن دینار لای حکوومەتی هەرێمی کوردستانە ئێکاگاواتی شێخجەناب لەم ڕۆژانە لێنن داهاتی نەوجێتەوە وە خەزێنەی وەزارەتی 160 ملیارد دیناری پێ ئێمە لە شوێنی کاگاوات بم احترامم بۆ هەیە واز لە دۆستایەتی و برادەراتی بێنە من لە شوێنی ئەو بم نایک بۆ ئەیکەی کاگاوا تۆ لە ناو گۆڕانابووی قسەکانی شتێکتر بوو کاگنە و شیروان ما بۆ قسەی ئەم برادەرانە شتێکتر بوو ئێستا شتێکی ترە وەزیری ترمانەیە قسەی خراپتری کردووە قسەکانیان شتێکی ترە ناکرێ ئەمە یعنی تۆ هەر دزی و تاڵانیکەی دزی و تاڵانیکەی لەم هەرێمی کوردستانە هەر ئەمەنە بێ ویژدان بی 6 ڕۆژ معاشی بۆ 7 ڕۆژ معاشی خەڵک نەی یعنی کە مندامێ مانگی 150,000 وەرەگری یعنی بەشی کارەبای پرۆژێ ڕووناکیەکەی ئەو ناکگەر بیخاتەویش باشە کێشەکە چییە بۆ نمونە هەرێمی کوردستان ئەنێ من گوتیشم کە نایەوێت هەموو نەوتەکەی ڕادستی بەغدا بکە زۆر جار کەسی شارەزا دوێنی قسەی لەگەڵەکەی ئەڵەی ڕادستکردنی نەوتی هەرێمی کوردستان لە قازانجی خەڵکە هەمچە دێ لە کاتی هەم بازی ئێمە زۆر وازە ئێمە فڕۆکە خانەمان لە دەست نامێنێ مەرزە سنوورەکانمان لە دەست نامێنێ نەوت و گازمان لە دەست نامێنێ ئەمە لە ڕووی استراتیجیەوە بۆ میلەتی کوشتێکی خراپ بەڵام بە مەرجێ لەژێر دەستی کەسێکا بێ عاقڵ بێ عادل بێ ئەمین بێ ئەمانە نەعاقڵن نەعادلن نە ئەمینن بە نوێژی نوێ ڕولێتە دزێ منەتی پێینێ خەڵک وای لێ هاتووە کە قوتی ژیانی نییە کە کارەبای لەسەر گران کردووە کە ئاوی نایاتێ کە بەنزینی لەسەر گران کردووە کە خەستەخانەکان دەرمانی تیانە یەت ئەچێت دەستی بەغا ماچەکە بۆی ئەو بێتەوە من خۆم خۆشە بەیانی بەغا بێتەوە دەست بە سەرماناگرێت لە بەرێمانە ئیسپاتیان کرد ئەهلی حکومداری نین ئەهلی فەرمانڕەوایی نین فەرمانڕەواییکردن تاڵانکردن نییە تۆ دیتە خۆ حکوومەتی خۆ قاچاقچێتی لە خۆکی ئەخ تۆ دیوتە شتیوە ئەخ تۆ دیوتە تۆ خۆ دوکانێکە هەبێ ئەمە بفرۆشی قاسە ڕسمیەکە ئەمەنی تیادانی لە بنی شۆسنوقێکەدا نابێت شتی تیا بشاریتەوە تۆ خۆ خاوەنیە وڵاتی تۆ خۆ دەیبێ بەڕێەوە تا ئایا بە تەزویرەی بێ بەڕێەوە ئایا بە هێزە عسکەریە کانێ ئەی بێ بەڕێەوە بە هێزە ئەمیەکانی بڕ ینی تۆ دیوتە خۆ قاچاقچێتی لە خۆتان کرد یعنی ئەمە بەس ئەمڕۆ قسەیەکی نوێی کاقوبات هەیە ینی هیچ نامێنێ هەرێمی کوردستان ناجگەلەوە ئەڵێ بەداهاتی نەوت و نانەوتی ناتوانانی موچە بدەیت باش ناتوانانی موچەبی کاکە ئەگەر من حاکمیە وڵاتە بم من پاشایە وڵاتە من ڕئیسیە وڵاتم ئەگە تۆ سەیری منێ کرد من وەک تۆژیم تۆی هاوڵاتی کوڕم ناچێت لە دەرەوە بخوێنێ بە کۆپتەر هاتو چۆ ناکەم خەڵکیش بەو جادە شەق و شڕانە هاتو چۆکە هەم بە کۆپتەر هاتو چۆکەن ها ناچن تیارە کڕم بۆ خۆم لە مەتاڕەکانە زانیت وەک تۆژیم نیوەڕوان وەک تۆ نسکێ ناخۆم تەماتەی سوورە و کراوە خۆم هەفتەی جارێ دوو جارە چم گۆشتە خۆم سەیری کرد تۆژیم ئەگەر داهاتەکە کەمیش بێ داهاتیە وڵاتە تۆ ڕازی بە نیوە موچەکەت بە سێ چارەکە موچە و
بەڵام ئەگە سەیری کرد من هایلای فەرژیم کالیفۆرنیا گڕەگرێ ڤێلا و کافتریای من گڕەگرێ لە نەمسا خەستەخانەم هەیە پارەیە زۆر ئەبەم تەهریبیەکەم لە دووبەیە گیریە لە شوێ نەکرێ تۆڵی کاکە گیان ئەمە ڕەحم بە من ناکە کاکە تۆ هەر احترامن بۆ جەنابم ئاژەڵی هەبێ لە ماڵەوە لەبەر سەرمان ڕایەگری ئەم نەوت نایە بە خەڵک لەبەر سەرمان ڕایەگری تۆ دراوسێکەت نەخۆش بێ مناڵێ ئیشکا کرێکار بێ لای تۆ نەخۆش بێ نایبێ بۆ خەستەخانە ئەمەڵێ با بمرێ خەستەخانەکان بڕۆچی پارچەی حەبی پاڕاستۆڵ بە 250ە ئەچی دوو دەنکتەیاتی یان تۆ تەسەور بۆ قسەکەی بۆ نمونە کە داهات نەبێ بۆ ڕاز ناکەن ڕاز ناکەن کاکەجان ئەوە تەقریری دیوانەوەی ئەوەی کە بڵاو کرایە بەڕاستی ئەمی ئەمانەی کرد ینی بەس بۆ سەرێشانی خەڵکە درۆیەکە کەس بڕۆیان پێ ناکە ئەمە کاکە ئەمە تەیفسانی لەسەر ئەم کتاب بڕێ کاکە لە 4 تریلیۆن و قسوور ملیار دینار لایە ئەمە حسابی داهاتی نەوت و نانەوتی کردووە بڵێ کاکە ڕقابی مالی هەرێم ئیمزای کردووە ڕقابی مالی هەرێمی ئیمزای تۆ چۆن ئەڵێ لامی ئێستا تۆ ئیمزاکەڵی ئەو ئایپادە لای منە بەیانی چۆن ئەڵی لای من چۆن ئەڵی لە لامی کاکە نەبووە تۆ بڵێ من داهاتی نەوتی نایم ناوە نەوتی نایم بەڵام لە نەوتی بەسڕە من بەشنە گۆرێمی کوردستان کاکە تۆ خۆت لە قەراری سەودەی 2019 کە لە مانگی 2022 دەرچووە 5/2/2022 قەراری راوە تۆ بێ کامل نەوت تەسلیمکی لە دەستورەتیان نیە تۆ خۆنەوە بفرۆشی بە نیوە قیمەت و بە قاچاق پارەکە خێتە گیرفانێ لە ڕقابی مالی ئیمزات کردووە کە 4 تریلیۆن لێن لایە لە دەستوری 24 لە مادی 12 دەنگە پێیاوە کە 400,000 بەرمیل تەسلیمکی کاکە ئەگەر ئەمە مەوزوع دزی خۆیان نییە پێم بڵێ ماڵی بەرزانی و تاڵەبانی پەریکاتەکانیان مەسپایان لەشو ینی کوڕێکی هەرزەکاری ماڵی بەرزانی مەسپایکی لەشو بوو بای 2 ملیار دۆلارە 2 ملیار دۆلار ملیارێ نا 100 ملیۆن نا لەکوو پێم بڵێ ئەگەر تۆ ئەو داهاتی وڵاتەنی ئەم ریزە تەلەڤیزۆن و وەسایلی ئەعلام و سایتە سێبەرانە چۆنە بێ بەڕێوە جنێو بە خەڵک بێت و خەڵک سووکی باشە ئەگەر تۆ نیتە ئەم سێتی سیارانە چییە بەدواتەوە باشە ینی بۆ هەموو قسەکان لەسەر شتێکی خۆشتر دوێنێ وەفدی عێراقی و توێتی کاکە لە قانونی میزانەیە هاتووە تۆ هەموو نەوتەکە تەسلیم پێ ئمە قەرارە لە قەراری محکەمە هاتووە تۆ هەمووی تەسلیمکی هەر تەسلیمی ناکەی ئێمە ئیحراج مەکەن لە بەرچاوی ڕێی عام و ئەحزابی ترا 300,000 من بوو ئەڵێ نا من توانامێ 200,000 بۆ 300,000 تاچکەم بدای دەوی 120,000 بەرمیلم بۆ ناوخۆی بێ دوایی کردی بە 60,000 بەغاڵە 46 تێمێ لیژنانێرم بۆ ئەوێ بەغا ئەڵێ کاکە ئەو 46,000 بەرمیل و 60,000 بەرمیلت نایەمێ من ئامادەم نەوت و گاز و بەنزین بە سعری مرکزی بنێرم بۆ خەڵکی هەرێمی کوردستان یعنی تۆ بە 50,000 بەرمیلێ نەوتکردی لە جیاتی بە 150,000 حکوومەتی هەرێم و 110,000 لە لیترێ بەنزین کردی بە 450 دینار کە لە محەسەنەکەی ئەمان باشترە کە هەموو خەڵکی برادرێ شتێکی نووسی بوو یعنی توانە یعنی ئەڵێ ئەگەر بێ بە 65,000 بەرمیلەکە ئەڵێ بانزینە چێتە 2,000 ئەڵێوان جاران 120,000 بەرمیلان لە بەردەست بوو کردیان بە باشە باش تۆ ئەمە بەڕاستی کاک سامان ئاخر کەسی عقڵ من بۆ پرسیار ناکات تۆ ئەڵێ بەشێکی زۆر زیاد لە 100,000 بەرمیلم ڕۆژانەیەوە بە ئیسعمالی ناوخۆیی یاوتە بە مەسواگانی خەبات کەی گروپی کارە کەی ماڵی ئەوانە یاوتە بە لاناس کە هەری تەڕەفی ماڵی بارزانیە یاوتە بە مەسفای قەیوان مەمسیانم داوە باشە پارەکەی کواکە یاوتە تێکاک لەکوێ خۆ بە بەلاش نەداوەتێ پارەکەی کووە مشتەقاتەکەی کووە کە تەسفێ کراوە ئەنواع زەیت و ڕۆن و ئەنواع عشتی لێ ئینەوێ لەکوێ پارەکەی کووە یعنی ئەمان ئەمەیان دزی کردووە خەڵک بڕوایان پێ ناکات کاک سامان خەڵک بڕوات پێ ناکات تۆ دڵسۆزی ئەوی تۆ کە ئەم تەلەڤیزۆنە قەناعەتی کرد تۆ دڵسۆزیەوی هەمووی دواتەکەوێت لە هەموو ئەزمەیەەکان بەس کە سێری کرد تۆ دڵسۆزی کەسی لەگەڵتان نییە تۆ دڵسۆزنی بۆ بەس بۆ گیرفانی خۆ دڵسۆزی ئەخە کاک برامونیسم و پرسیارەکەم ینی بۆچی ئێستا هەموو قسەکان ڕوو لە پارتیە خۆ یەکێتیش لە ماشەتی شەریشێتی ینی بۆچی ئایا ئەم بێدەنگی یەکێتی لە سیاسەتی خۆیەتی یا لە بێدەسەڵات جوانترین تەعریف بوو یەکێتی
بۆ بە گۆچان بۆ ئەو قاچی پارتی کە ئەشە لێ پارتیش جوانترین تعریف بۆ ئەوەی کە داوای یەکڕیزی کوردەکە ئەوێت بۆیەکانیش لە دەستیا بن فڵچەکەش بەدەستێ بێ خۆی ڕسمەکە بکە هەموو ئەوێ خۆی بێ یەکێتی ڕازیە بەوە کە فڵچە شوڕەنگەکانیش لە دەست پارتیە باش ئەتوانی پێم بڵێ ینی پەیوەندی یەکێتی لە دوایشی تەمووزەوە لە ڕووی نێودەوڵەتی و لە ڕووی ئیقلیمی و تەنانەت ناوخۆیشەوە چۆنە کاکە پەیوەندی نێودەوڵەتی یەکێتی چییە پەیوەندی نێودەوڵەتی یەکێتی لەگەڵ ئێرانایە ئێران سیقاکە بە حوسەکانی یەمەن ساروقی بالیستی و ئەنواع تیارەی درۆنیان باتێ ئەتایسە درۆنیشیاوە یەکێتی ئەگە کلاشنکۆف شەشی یابێتێت ئێرانی سیقی پێێنێ ئەمەیە تەحالوفە گەورەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەشۆبیدال جاروبارێ لە ئینتیخاباتە هاوکاری یەکێکە ئەی لە بەغدا لە بەغدا یەکێتی هەموو شتێکەکە بۆ شیعەکان هەموو جارێ سەرۆ کۆمار بەرێ بەڵام شتێکی استراتیژی خارجی سیاست خۆم سەر کۆمارە سەر کۆماری یەکێتی نەبوو بەڕاست یارمەتی بە یەکێتی لە خارجی پارتی شتێکی نییە تەڕحیکە پارتیڵێ هەژماری من باشم لەگەڵ بەغاڵێ باش لە بەغاڵێ با بێدەنگە هەموو ئەندام پەرلەمانەیان کاتی انتخابات مێشی ئێمەیان بردبوو تا کاک پاڤڵ لە حەملە انتخاباتە ئەوەی هەژماری من ڕەفزە هەژمارەکەی کاک مەسرورە هەمویانوی بڵێ نایەڵین و داوامان قەیت کورد لە بەغا و ئەندام پەرلەمانەکە دوای کەوتی وەڵام من خراپ لە هەژماری من تێگەیشم کاکە تۆ سەرکردەی چۆنە بێ خراپ لی تێبگی تۆ نابێت دراسێ وردیگە اینجا قەرار بی هەموو ئێستا بێدەنگ بوون تۆم من بووکمون تەواو پەر وڵاو یعنی ئەیوت گاز تەقدیم ناکەین ئەمان زۆر دەنگیان دلێر بوو قسە ناکەن کە مەسرور بەرزانی عەقدی گازی گرۆ خۆزگە عەقدی گازەکە خۆزیە شەفاف بووایە یعنی تۆ دوو کۆمپانیا دێناوە ئێسکەی ئینەرژی دێناوە وێسترن زاگرۆز دێناوە برادێ تەقریری جوانی لەسەر کردووە متابعی کردووە کاگە مەزنی ناوە ئەم دوو کۆمپانیای لۆکیشنەکەی لێ بە هەولێر ئەخوێنێتەوە نەک واشنگتۆن و کەنەدا نەک ئەمریکا و کەنەدا هیچ ئەوەلیاتێکی نییە لەوێ مجرد تەسجیل کردووە ئەڵێ پێشخانی زۆر زۆرە و چەند تەجروبە هەیە لە عالەمە یەک شوێنی عالم نییە چالاکی تیاابێت ئەمە گەری خۆت نییە کێ پێم ناڵێ عەقدی 100 ملیار دلار ئەو پارەیە هیچ شێت و عەقدی پێوەکەی ئەو هەمووی دزی و تاڵانی ئەم وڵاتەیە ئێ باشە من قسەیەکی کاک باڤڵەوە بیرەهێنمەوە وتی هەر کاتێک کێشەی موچە دروست بوو بێ یا خۆم چوم چارەسەم یا کاقوبات بەڕاستی پرسیارەکەمەوەیە لەم ئەزمە قورسترێ بۆ وڵاگەرانێسا ئەگەر ئەوانە چند بۆ بەغا ئێستا کێشەی موچە چارەسەکە من کری سیارەکەیان بۆ ێم با بڕۆ ئەی بۆ ناچێسە شێ دەسی گرت کێ دەسی گرتووە ئەی هۆکارەکە چییە کە ناچێت و بێدەن بڕوان پێ بکە یەکێتی هەر زانیا یا چاوەڕێ دەمی پارتیەکە بڕوان پێ بکە لە غێری ئەو وەزیرانی یەکێتی کە بەشدارە من تەسەور ناکەم قیادە و مەکتەبی سیاسی یەکێتی زۆر بە وردی ئاگیان لەوە بێکە لە بەغا گوزەری خۆیان ناوتە دەست پارتیتە هەژماری مندانێ پرۆژێ ڕووناکی دانێ عەقدی غازەکە نەو تاڵان فرۆشەکە ئەو بە پێ قەراری مەحکەمە لە 2022 بێم و عقودی نەوت و گاز تەسلیمی بەغاغا تەسلیمی ناکە یعنی مجازفە بە ژیان و قوتی خەڵکەوەکە پێشێتی ڕازیە یعنی خۆی ناو حیزب بەڵام ئەمیش خەریکی تیجارەت و پارە پیاکردنی خۆیەتی بەڵام دەگوترایان ئەو توجارەتکردن و پارە پیاکردنە ئیتر وەستا یعنی ئێستا بۆ نمونە لەم زۆنە مەرزی باش ماخە بچۆ سەیریەوە پەروێستخانەوە بزانە وەستاوە تۆ تەسەورەکەی ینی لە دوای بڵێن دوورخستنەوەی شێخ لاوریە ئەم سەرکردە کۆنانە دۆخی یەکێتی ینی ڕۆژ بە ڕۆژ خراپتر بوو بێ طبعاً خراپتر بوو لە بەغا هیچ وەزنێکی و توی نییە متەحالیفە لەگەڵ ئێران سیقەی حوسیەک بە سێ چارەکێکەوە چێ درۆن و بالیستیاتێت چیاوە بەم کامێ دیفاعەکەی ئەسڵەن ئێران پێشی لە حەشدی شعبی کەوت چەندەها پێشمەرگەی یەکێتیان شەهید کرد و ناوچە دابڕێنراوەکان کەرکک و ئەمانەیان لێسەنەوە ئادی کامەیە تەحالوفە دەولیەکەی ئادی کامەیە یعنی ئەم خۆیان بەس ئەمان لەو ڕووبارەی بەرپارتیەکەوێت ئەمان جۆگەیشی بچوشیان بەرکەوێ ڕازین سەران یەکێتی بە جۆگەیشی بچوو ڕازیە بەداخەوە یعنی وەرە قیادەی سیاسەتی خارجی پارتییک لە ڕێی سەرۆکایەتی دێم و سەرۆکی ئەنجومەنی وەزیرانەکەیەوە بەدەست خۆی
قیادەی مەسایلی اقتصادی لەم هەرێمە پارتییکە ئەوە نەوت و گاز و تیجاری خارجی بەدەست ئەوەیە بەڵێ قیادەی مۆزوعی مالی و مەعاشۆمانە پارتییکە قیادەی هەنگاوی داهاتوو بۆ ناوخۆ پارتییکە قیادەی سوڵتەی قەزایی بەدەست پارتیەوەیە قیادەی ناوخۆ بەدەست پارتیە چی بەدەستە مەجموعە هێزی بەدەستەوە بەیانی تۆ چوار گەنج مزاهرەکەم بچێ ژیانی بشکێنێ و بڵێ ئێمە ژێرە شێوێنە و دەستی لە پشتەوە چی بەدەستەوە ماوە یعنی کامێت تەحالوفەکانی باشە تا کەی بۆ نمونە دۆخی خەڵک هەر بەم جۆرامێنێتەوە تا چەک لە دەستێکێتی و پارتی بێ ئێ تا هێزی ئەمنی بە دەستێکێتی و پارتیەوە بێ تەدەخولاتیان لە هەموو پێکامێنێ ئێستا خۆمان زانیم ئەگە زەبدی چەک نەبێ پارتی چۆن نەتوانێت 2 ساڵ پەرلەمان داخا خۆ دوکان نییە دایخا ئێوە تا چەک بەدەست هیز بۆ بێ هێزی ئەمنی بەدەست هیز بۆ بێ ئەم وڵاتە خێر نایەتە ڕێ و کارە نایەسایەکانی دەسەڵاتی سیاسی ماڵی بەرزانی و تاڵەبانی لەم وڵاتە کۆتایینە ئەخر ئێسا خۆ گلەیەکش لە هێزەکانی دەروی پاتیوکێتی وایە کە بێدەنگ هیچ نازانم لە نەزانیانە لە ترسنووشیانە کەسی قسەنا یعنی ئەوە پرۆژەی هەژماری منێکێکیان قسەی نییە دانانیشتنەمو لە دەوری مێزەیە قسە بن ئەوە گازە عقدی گازەوە عقدی نەوتەوە مەسلەی موچەی موچە خۆرانە تەوتینە پرۆژەی ڕووناکیە چییە یعنی ژیانیان نەهێشتوو ئەتەوێت ڕاکەی لەم وڵاتە ژیانێتتر بژی ئەچی گرێ پاسپۆرتەکەی لێسەنی ئێکاکە نایە لە ژێر دەسەڵاتی تویا بژی ئەچێ بە دوای ژیانێکە ئاگەڕێ بتوانێت گەنجێکە بەیانی توانێت مستقبلێ بۆ خۆی بنیاد بنێ ئێتر ئەگە بە کرێکاریە بەڕێ قاچاخە ئەو قبولێتی لە ئیجاب بخنیچێ ئەو قبولێتی لە ناوچێ لە ڕێگە قبولی نییە ئەم زوڵم و نائەدالەتی تۆ گەنجێکە عمری بۆ بە 35 ساڵ دینار لە ژیرفانیانە بەچی ژن بێنێ بەچی ماڵ دروستکە بەچی کرێی خانوو بە بەچی مناڵ بەخێوکە بەچی پارەی پرۆژێ ڕووناکیەکەی تۆ بە ئەم هەموو پارەیەکە دادناوە ئێتەڕاکە لەم وڵاتە هەڵێ تۆی ناوێ بەڵام تۆی ئەچی ئەیگری پاسپۆرتەکەی لێسن با بە ئەمانە هەر یعنی بڕوان پێ بکە پشتی زنجیرەی کۆمیدی فەنتەلۆسیان شکانەوە لە تەسەڕوفاتیانە ئەم شەو قسەیەکەگا بەیانی قسێتە دەکا ئەی بە بۆ چوونی تۆ ینی ڕێئەکەون هەولێر و بەغدا ئەزانی چی ئەوەی ئەمەڵێ بەغا زوڵممان لەکە ڕاز ناکە تۆ خۆ داهاتی ناوتی و نانەوتی و دیار نییە خۆ زاگر و پارێ و لەلایە تۆ خۆ دەنگیاوە لەسەر پرۆژەی وجابێ ڕۆژی 400,000 بەرمیل تەقدیمکەی تۆ خۆت لە محکەما دۆڕان و تەکابێ عقدەکان و کامیل ئینتاجی نەوتەوەی بەرەمێناوە بێ بە بەغا بۆیان ڕۆژۆ لە بەرچاو وایە بەڵام تۆ ئەتەوێت زجێشی ئەلامی بنیتەوە هەڵایە دروستکەیت و زەخر دروستکەیت و بە کڕۆزە کڕوس لای ئەمەریکیەکان تەداخولکەن ئەمەشیەکان تەداخولیان کردو لە دوێنێشەوە بەڵام تا ئێستا یەک تەسریحیان نەیەوە دەربارەی ئەوەی پژگیری هەریە من دەبەری خۆ بەغاش مناڵ نییە ئەڵێ کاکەوە وەرقەکانە خۆی ئیمزای کردو ئەمەنی پارە لەلایە ئەوە کامیرەی مەرزەکانێتی دزیەکە ئەمە ئەوەیە تەسریحاتی ئەمریکی تا ئێستا نەیوتووە پژگیری حکوومەتی هەرێمەکەم داواکارین ڕێکەون هاوکاریان نەبین ڕێکەون ئەبێ سادیراتی نەوتیش دەست پێ بکاتەوە لە ڕێتوکیان ئێکاڵێ سادیراتی نەوت دەست پێکاتەوە خۆمە دژی سەرانی پارتی بشێتی ئەوەی نایە لە سادیراتی نەوت دەست پێکاتەوە حکوومەتی هەرێمە بەرمیلێ نەوتی وەکراوە بە $16 ڕازی نییە لە هەشتەوە 400,000 لە سەری ماڵە ئامادە نییە 280,000 ئەلێگە حاڵەتە بۆ نمونەمان مل نەدەن بە ناردنەوەی نەوت ئەمریکەکانش کە داوایە کەنانی دۆخی هەرێمی کوردستان ڕەنگەوەکو ڕیفراندۆمەکە وا بێ دوای ڕیفراندۆمە من ئەوە نازانم ئەوە ینی وەکو مامەڵەی ئەمریکا لەگەڵ هەرێمی کوردستانە یا زۆر جا من دکتۆر شێکۆم یانە بوتی ڕەنگە بۆ نمونە عێراق بەهێز کێڵگەنەوتەکان دێت ئەگەر تەسلیمی نەکاوە قەراری محکەمەیە حەقی هەیە لە ڕووی قانونی شۆ لە ڕووی قانونی و حەقی هەیە بەڵام جێیش بە جوڵانی جێیش نا بە جوڵانی هێزی پۆلیس و ئاسایش لەبەرەوەی جێیش لە دەستورا مهمەکەی دیاری کراوە بەس بۆ دیفاعی خارجی بەس بۆ دیفاعی خارجیە ئەمەی ئەمانەیکە نەگەر وا بکەن هیچ شتێ بە دوور مەزانە هیچیشیان پێێنێ هیچ کارتێکیان پێێنێ بە غێریەوەی قبولی ناکەین بە ئەو ڕۆژەی سەرۆشی پارتیوتی قبولی ناکەین من تێگەیشتمەمە وا دایناوە لە ئێرانەی دێ تێگەیشتم لە ئێرانەی دێ 2 هەفتە پێشەوە
ئەوەی ئێرانیرا تۆات زانی ئێرانە ڕوخێ بۆ یەکێک لە ئومێدەکانەوە بەڵێ دەسەڵاتی شیعە لە عێراق دەسەڵاتی شیعە لە عێراقە لاوازە بێ ڕوخێت یعنی ناکرێ من ناکرێ مجاسەفە بە میلەتەوەکەم من ئەگەر سەرکردم ئەبێ سەوابتم ئەبێ باپە بۆ ناسازی لەگەڵ بەهایە دەستورە خۆی امزاوکرد و کاکە داوای تعدیلی دەستور شیعە زوڵمەلیەکە تۆ خۆت لە 2009 قبوڵە بوو عێراق لە یەک بازنەوە بکرێتە هەژدە بازنە بۆ قبوڵە بوو لەبەر ئەو وەختە خەڵک لە میسان و ناسڕێ و بەسڕ لە سایبیز بۆ لە سای 24 چوو بۆ دەنگان خەڵکی هەرێم هەموویە چوو بەمە کورسیشی ئەزیای کرد لە 2013 تۆ خۆ قبوڵە بوو کورسی پەرلەمان لە 275 بکرێ بە 329 کورسی پەرلەمانی عێراقی هاتندایان ناوتیان دەستورە لە 100,000 کەس و کورسیە وتیان نیزبەی زیادوونی دانیشتوان لە جنوب 3.2 لای یاو پێونی لە سەد لای یاو پێڵا لە هەرێمی کوردستان ناگاتە یەکونی قبوڵە بوو تۆ لە زیاد لە 7 کورسی دەبوو لە پەرلەمانی عێراق لە جیاتی ئەوەی کە لە 275 کورسیەوە بکرێ بە 329 کورسی کرا بە 329 کورسی تۆ 7 قسوور کورسیەکە و بێ بە 95 بۆ 100 وایە بێ بە 90 کاکە بێ بە 85 وایان لێ کردی کورسیەکانی توانێ ناوەتە سەر 63 و 64 بە هەموو کوردەوە تۆ خۆ دەمەت قبوڵ بووە یعنی تۆ قبوڵە کرد شیعە نەک 50 زایی دەنیەک تێپەڕێنێ حەدی 2 لەسەر 3 تێپەڕێنێ لە پەرلەمانی عێراقیە تۆ خۆ دەمەت قبوڵ و قیادەی یەکێتی قبوڵی و قیادی پارتیەوەی قبوڵ و بەغا بێدەنگە ئەمان خۆیان دەوڵەمەنەکەن عایلەکانی تۆ خۆت ئەمەت قبوڵ بووە خۆت قانونی محکەمەی اتحادیەکەی کە بە سەورەی ناوەبی خۆت قبوڵ بووە تۆ خۆت قبوڵ بووە ئەو حاکمانە دانراون سەرۆکۆمار لای تۆ بۆ مەرسومە بۆ دەرکردون تۆ خۆت قبوڵ بووە ئەو نۆ حاکمەی محکەمەی اتحادی عولیا و ئەعزای احتیاط شیعەتیایە زۆری نەبێت تۆ خۆ قبوڵە بووە سوڵتەی قەزای عێراق بیرێتە دەست کەسێکی لاگیری ئەحزابی شیعی بەدەست ئەوەیە ئێستا ئەوە خۆی تەکمیلە کردووە خۆی بەهێز کردووە هەنیشتەی لێت قبوڵە تۆ پێشتر داوای حەقی خۆتە کردای وتە مەجلیسی اتحاد کووە منەح و قەرزی دەولی کووە بڕوان پێ کاک سامان سەیری یاسای بودجەی عێراقە بۆ ئەم 3 ساڵە 24 وەرەقەیە 86 وەرەقەیە بڕوان پێ بکە پیاوێکی بە ویژدانی کورد بیخوێنێتەوە ئەگری بە دیاری یعنی من نازانم ئەندام پەرلەمانەکان یەکێتی پارتی چیان کردو لێ بڕوان پێ بکە بەسەیەها مەکتەبی سینی و بەسەیەها مستەشفا و بەسەیەها محەتاتی قیرار ئەمە قەرزی سینیە ئەمە عەقدی سینی ئەمە من حەی فەڕەنسی ئەمە من حەی کۆریە ئەمە نازانم چییە هەموویم سیر کرد من نازان ڕەنگە بە هەڵات و بێتم 5 ملیۆن دلارم دۆزیەوە بۆ سەری دوکان تەخسیس کراوە لە ملیارەها دۆلار کە سەرفەکرێت تۆ لە کوێ بووی یعنی تۆ هەر ئاوات کردووە ئەی تۆ بۆ چی نێردراوی بۆ ئەوی ئەی قیادەی پارتیوێکێتی چۆن دراسی ئەم قانونی میزانیان دۆخەوە تۆزێ یاوە تا بێت تەسلیب ببێ ئاسان کاک سامان ئەوە تا خۆی لە 400,000 بەرمیل یەکێتی پارتی دەنگیان بۆیەوە قانونی میزانیە ئەوە تا ئەمە لە 14 تریلیۆن دیناری ئەم 2 ساڵ و 3 مانگی لەلایە ئەڵێ ڕقابی مالی مزای کردووە ئەمە قەراری محکەمەیە ئەوە تا کاکە ژیان ئەمە خۆشت بە ئەوراق و بە قەڵەمە خۆ بە زۆر نییە ئەمە تا مودەعی عەلیەکان چییە وەزیری سامانی سروشێریم و ڕئیس پەرلەمانی کوردستانە مەحامیان ئامادە بوو ئەوە تا قەزیەکەیان دۆڕانوە کاڵێت نەوتی هەرێمە بێت هەمووی تەسلیم کرێ ئەبێ مڕاجعی هەموو عقودی نەوت و گاز کرێ ئەبێ هەمووی باتێ خۆ بۆ ڕازی نابێ بەیانێ عەقلی نەوت و گازی باتێ کاکە خۆڵێ مادەی سەودە ڕسمی سیاسی مالی گومرجی بەیانی بەپێ ئەو مادەیە بێ بۆی هەیە بەیانی مۆزەفی گومرجی عێراق بێتەوە سنوورەکە تۆ ئیمزات کردووە لەما تۆ بەمە ڕازی بووی دەنگ هەیە لەسەرراوە ئێستا ئەمڕۆ مێشی خەڵک بۆ یەشێنی یەک جار وەک پیاو واز لە دزی بێنە لە خەڵکی نێمە فەشەلمانێنە داواکەم لە ئەم وڵاتە ئەموو ئەوەی تایە نەزیە بابێ ئیدارەیەکی ئینتیقالی هەرێمی کوردستان بەڕێبەڕێ و ڕێخۆشتن بۆ ئینتیخاباتێکی نزی بەم لە کات ئینتیخاباتە پارە تەوزیەکە دەمانچە تەوزیەکە خەریکی زۆر باش تو ئەتەوی وڵات بم ئەقلە بەری بەڕێەوە کاک سامان لە دنیای عقلی بچوو شتی گەورە ناتوانێت دروستکە عقلی بچوو شتی گەورە دروست ناکرێت تا دوێنێت تۆ سەر لەشکری هێزی بێگانە بووی ئەمڕۆ ئیدیعای کوردایەتی و پاڵەوانێتی بۆ من با بە قانون و نیزامە بێ چۆن تۆم قسانەکەی لە دوای ئەوە ئەڵێ ئەمڕۆ حرمەتم هەیە بۆ کاک مەسعود وەرزانی بەڵام ئەڵێ ئەمڕۆڵێ
ئەمڕۆ دوێنێ کاک مەسعود دوایی تو ئەوەی دی ئەوەی دی کاک مەسعود چی سیفەتی ئەم قساناکەی تۆ مەسئولی موئەسسەسەیەکی حکومی و دەوڵەتی نیت تۆ ڕئیسی حیزبێکی تۆ بۆت هەیە لە ڕێکت لە پەرلەمانیەکەتەوە لە ڕێ حکوومەتەکەتەوە تعبیر لە ئاڕایی خۆتی نەک قەرار بێ قەرارەی لە کۆبنەوەی حیزبی خۆتا بڕیار بە وایە بە چیە نازیێن کاکە چیتانێ ئەم چەکی ئەتۆمەی هەتانە زۆر دەری بێنن بابی بینی نێمەش بڵێن وڵا ئاشۆ بیلا کاکە زۆر سپاس دەکەم کاک بورهان ڕەشید پارێزەر وەندانی پێشووتی پەرلەمان قوربانی زۆر سپاس ڕێزی خۆشەویست زۆر سپاس بۆ ئێوەش کە تا گەسا بینێر بەناو بەخواتان ئەسپێرم خواتان. پەیامێک بنێرم بۆ کاک پاڤڵ ئەڵێم لە کاتی هەڵبژاردننا ئومێدێکت بەخشیەوە بە کەسوکاری شەیدان و پێشمەرگە دێرینەکان و زیندانە سیاسەکان و ئەموو تەواوی شۆڕژگەڕەکان و نەوەی ئێمە من وەکو پێشمەرگەیەکی کۆن خاوەن 5 دەنگدەری ترم دوانیان ئێستا ئەینێرمەوە بۆ ئەوەی